ماوەی چەند ڕۆژێکە ژمارەی توشبان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان جارێکی تر لە بەرز بوونەوەدایە. سۆرانیش وەک قەزایەک لەسەر ئاستی هەرێم لە ڕابردوو زۆرترین توشبوو گیان لە دەستدانی تیادا تۆمارکرا. ئێستا ڕۆژانە حاڵەتی نوێی توشبووی کۆرۆنا لێ تۆمار دەکرێت. چەند ڕۆژێکە لەگەڕەوەی کە ژمارەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و سەر ئاستی عراقیش بەگشتی و بە جیهانیش ڕێژەکان لە زیادبووندانە بەداخەوە لە سۆرانیش هەرچەندە تا ئێستا حاڵەتەکان نەگەیشتنە حاڵەتێکی وەکە ئاماژەی مەترسیدار بن، بەڵام هەموو شتێکیش لە سەرەتاوێ بۆ نمونە ئێستا ئەگەر لە سەرەتادا بتوانین خەڵکەکە زیاتر هاان بدەینەوەی کە پابەندی ڕێنمایەکان بتن، هەنگایکی گرنگە بیلەوەی کە ڕێبگرینەوەی کە ئەو شەپۆڵی کە هاوین لە سۆران ڕوویدا ئەو شەپۆڵە دووبارە نەبێتەوە. بەپێی زانیاری لایەنە تەندروستیەکان و پسپۆڕانی نەخۆشیە گوازراوەکان مەترسی زۆر دەکرێت. نمونەی ئەو کۆرۆنا گۆڕاوەی ئێستا ژمارەیەکی زۆر وڵاتان و تەنانەت لە عراقیش تۆمار کراوە بگوازرێتەوە هەرێمی کوردستان. ئەو ڤایرۆسەی ئێستا کە دێتن سەبارەت بەوەی کە زۆر جار خەڵک لە ناوخۆیان دەڵێن ئەمە زۆر کوشندەترە و تەمان ئەمە ڕاست نییە. شێواز و خێرایی بڵاوبوونەوەی زیاترە وەک لەوەی پێشتر، ئەگەرنا هەمان ڤایرۆسە، بەڵام خێرایی بڵاوبوونەوەی زیاترە. وەگەوەی بڵین ئێستا ئەگەر کەسێک دوو کەس توش بکە ئەو جارە ڕەنگە لەو ڤایرۆسە نوێیە 4 کەس 5 کەس 6 کەس توش بکاتن بە خێرایی، بەڵام نەخۆشبوون و نەخۆشکەوتن و ڕێژەی مردنەکانیان هەروەکو یەکە. بەڕاستی من لێرەوە داوا دەکەم لە هاوڵاتیان ڕێکارەکان دووبارە ڕێکارەکان بگرنەوە بەربەڕاستی پارەی خۆپارێزیەکان هەموو بە شێوەیەکی جوان ئەنجام بدەن بۆ ئەوەی حکوومەت دووبارە ناچار نەبێتەوە کەرەنتینێک ڕابگەێنێ بە هەمان شێوەی جاران بەڕاستی. ئەم سنتەر چۆڵ نەکراوە، بەردەوام نەخۆشی تێدا بووە، بەڵام ماوەیەک بوو کە ڕێژەی توشبوان بە نەخۆشی کۆرۆنا لە کەمبوونەوەدا بوو، بەڵام بەهۆی بەکارهێنانی ڕێکارە خۆپارێزیەکان کە ئەمەش بۆیتە هۆی ئەوەی بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە بەرزبوونەوە دابێتن. ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی جیاوازدایە، کاتێک تەواوی سەکتەرەکانی ژیان و گوزەرانی هاوڵاتیان ئاسایی بۆتەوە. لاگەری هاتنی شەپۆڵێکی تری ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەتی ئەو کۆرۆنا نوێی کە خێراتر بڵاو دەبێتەوە، لە هەمان کات پابند نەبوونی هاوڵاتیانیش بە ڕێکار و ڕێنماییە تەندروستیەکان زۆرترین زیانی دەبێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.